زۆر جار ئەڵێن ئەوەی کە وەرزش و هوەرێکە زۆر جار سیاست ناتوانێت بیکات، بەڵام ئێوەی هوەرمەند ئەمڕۆ بڕیارتانداوە بچنە لایەنێ ڕەنگەزانم لایەنێکی فەرمیە، حکومیە، وەزارەتی پێشمەرگە، میدیا، ئەمێ بزانم چی وای کردووە لە ئێوەی هوەرمەند کە ئاوا بترسن کە ئەتانەوێت لەگەڵ هەموو لایەک قسە بکەن سەرەتا. بەیانی کەمە سەردانی وەزارەتی پێشمەرگەمان کرد، یەکەم شت کە من کوتمەوە بوو دەزانین بۆچی فرمێسکە؟ بۆچی؟ ئەو کات کە من بە دنیاتم شەڕی نێوخۆی بوو لە مەهاباد. دوو حیزبی ڕۆژهەڵات خەریک و پێکەوە بەشەر داهاتن، نێو مەهاباد ئێستا نەدەتوانی بێ و بچی، ئەو زایکی زۆر ناخۆش بوو. جا لەبەر دایکی منینا فرمێسک. ئەمن پێم خۆش نییە ئەو زارۆکە ئەو منداڵانی کە دوای من دەنێویان فرمێسک بێ. بەڕاستی ئەوە خۆش نییە. ئەمن لایەن خەڵکی ڕۆژهەڵاتەوە نهاتوم قسام بکەم، لایەن چوارپارچەی کوردستانەوە هاتووم. ئەوەی هەمانە ئێستا لە باشوور کۆمان کردوێتەوە بەڕاست حەز ناکەین لە دەست بدەین. ینی تو چاو بکە لەو کات کە من بە دنیا هاتم تا ئێستا چەندە شتی وا دیسان پێش هاتێتەوە بەسێ، ینی ئێستا بەڕاستی کورد پێویستی بە هەڵوێستێکی زۆر جیاوازتر لەو شەڕی براکوژیە، ینی ئەو کێلیمەی براکوژی بە تەواو بێ. هەڵوێستی مە لە چاوەڕێی چیەکێت وەکو هەڵوێستێکی تازەتر؟ ئەمە وەک هونەرمەندێکی بێ لایەنە هاتوین تکا دەکەین لە هەموو مێدیاکان، تکایە ینی زۆر ئاسەمین لە قسەکردن و هەواڵێکی بڵاوی دەکەینەوە سەبارەت بە یەکتر دەزانی ڕۆڵی مێدیا لە ئێستا زۆر گرینگە. ئەو هەواڵەی کە بڵاوی دەکاتەوە ئەو توێژەی کە لەسەر کاناڵ دەکوترێ تەنها ئەمە دەمان هەیە ئەوەی بڵێین کاو لێ دەکەین ڕجاو لێ دەکەین وە کاناڵی ڕوودا وە کاناڵی NRT وە کاناڵی کێ 24 ئێوە دەنگی میلەتێکن، دەنگی خۆتان نین، بۆتان نییە سەبارەت بۆ شتانێکە هەیە بە دژی یەکتر قسە بکەن. بەڕاستی ئەوە ئێمە تەنیا ئەو ڕفقەت بە خاتریەوەی هاتووینە ئێرە بەتکار دەکەین کە لە داهاتوودا بتوانین هەواڵەکان لە دژی یەکتر بڵاو نەکەینەوە.